لە ڕاستیە ئێمە تا ئێستاکە هاوکاری هێنانی هاوکاریەکان لەلایەن دەوڵەمەندەکان و لەلایەن ئەو کەسانەی کە ڕەحمی ئینسانیەت و ئیسلامیەتیان تایە کۆمەکی باشیان کردووە تا ئێستا بەردەوامە وە کەمپینەکانمان لە سێ شوێن لەوێ شت وەرەگرن هەم لە ڕەحیماوە هەم لە ئازادی و ئیسکان هەم لە شۆرجە وە تا ئێستاکە کەمیەکە زۆرە لەخوا بە زیاد بێ بەردەوامە تا ئێستا بەردەوام ئیسەش هەر بەردەوام دێ وە تا هەتا ئەوەندەی کە کەمیەکان بێ ئێمە هەوڵەدەین هەر بە هەمان شێوە دابەشیکەین بۆ ئەوەی هەوڵدەین هەموو فەقیر و هەژاری کەرکوو بگرێتەوە